سڵاوتان لێ ببینەرانی خۆشەویست ئەمەی کە لە پشتمەوەی بینن یەکێکە لەو مۆلیدانی کە کارەبا بە یەکێک لە گەڕەکەەکانی شاد دەدات. ئێمە مانوێ ئەمڕۆ لەگەڵ خاوەن مۆلیدەکان قسە بکەین بزانین کێشە و گرفتی ئەوان چییە. زۆرێک لە هاوڵاتیان گلەی یەکەن لە خاوەن مۆلیدەکان کە وەکو پێویستین و پارێکی زۆریشیان لێسێنن، بەڵام ئێمە مانوێ لە خۆیان پرسین ئایا حکومەت هاوکاری خاوەن مۆلیدەکانەکات؟ ئایا گازیان بۆ دابینەکات تاوەکو ئەوانش کار ئاسانی بۆ هاوڵاتیان بکەن و پارەی کەمیان لێوەربگرن ماگانە؟ ئایا حکومەت چی پێویستە لەسەری بۆ ئەمانی بکات تا ئەمانش بتوانن کار ئاسانی بۆ هاوڵاتی بکەن؟ ئەمانە چەند پرسیارێک لە خاوەن مۆلیدەکانەکەین. شو گرفتان چی هەیە لە ئێستا؟ بەخێراتدانەکەم پێشەم شتێ وڵا ئێمە گرفتمان زۆر زۆرە. ئێمە حکومەت نە گازمان بۆ دابینەکە شتمان بۆ دابینەکە. ئێمە خۆمان لە بازای ڕەشە گاز دەکڕین بە 540 دینار 535 ناوە 560 دینار. لەسەر حسابی خۆتان گازەکە لە بازای ڕەشایگرین لەسەر حسابی خۆمان گاز دەکڕین. حکومەت 1 لیتر گازمان نایدە 5 ساڵی 6 ساڵی ژەبێت لیتر گازی نێوە بێمان. ئەم گازێکە لە بازای ڕەشەی کردن تەمەن بازار ڕەش هەمیشە نرخی بەرزترە، نابێتە بارگرانی لەسەر ئێوە و لەسەر خەڵکی لەسەر ئێمە ژێوی باگرانی لەسەر خەڵکی ژێوی باگرانی ئێمە چارمان نیە. ئێمە گازەکە بەگرانەکرین ئەبێ ئەمپێرەکانی بەرەوبەرزبوونەوە ڕوا لە حاڵەکاتێکە ئەکولی ئەمپێرەشەی 12000 11000 لەسەر خەڵکی بارگرانی وەسەر ئێمەی بارگرانی. باسی ئەوت کرد حکوومەت چەند ساڵە ینی گاز بەیەوە نادا هیچ تقریباً 5 ساڵ بۆ 6 ساڵە بێت گازی نێوە بێمان هیچ جۆرە گازی نێوە بێمان. ئێمە لەبەر لە بازای ڕەشای کڕین ئیتر ئەو گازەی نازانین کوالێتەکەی چۆن لە بازای ڕەشە ئێمە بەزەوە کڕین. کێشەتان بۆ دروست نابێت لە کوالێتی گازەکانە لە کوالێتی گازەکە کێشەمان بۆ دروست بێ عاتڵاتمان بۆ دروست بێ مشکلەمان بۆ دروست بێ ئەجتەرەکانی خراوە بێ باوەڕکە تاقریباً ژەری بۆ کڕی بای 20 جۆرەکە بای 25 جۆرەکەیە ئەمە سەفەر لەسەر ئێمە گشتی. ئێمە چارمان نییە کە ئەو کاتە گازەکە گران بێ ئەمە بێ لەسەر هاوڵاتی گرانە بێت. کێشە و گرفتمانەوە حکومەت هیچ هاوکارێکی ئەمە ناکە، یعنی نە گازمان بۆ دابینەکە هیچ بەرنمەیەکی نییە. ئەڵێ تۆ لە ماوەی بۆ نمونە لە سەعاتێکی نیوەڕۆ دو نیوەڕۆ هەتاوەکو سەعاتێکی شەوتۆ بێ لێرە بیت ئەگەدە دەقەش دوا بکەوێت یا چارەکێک غەرامەتەکە ینی بە بەرداوامی بێ مشغلێک لێرە بێ. اینجا بەدەل لەوەش کۆمەڵی کێشەی ترمانەیە سەرمەحاویلە یا کێشەی دووفیدەریمانەیە. کێشەی سەرمەحاویلە جاری وا هەیە ئەم فیدەرەی ئێمە بۆ نمونە حەوت مەحاویلەیە لەم حەوت مەحاویلە 5 بکوژێتەوە ینی 5 مەحاویلە تقریبا نزیکی 13-14 گەڕەکە ئەڵێ ناوی بە هیچ شێوەیەک مۆلیدە هەڵکە. ینی کێشەی ئێمە لەوە گەورەترێکە خەڵک سیریەکە. ئێمە کێشەمان ئەوەیە کە خەڵک لێمان تێناگەوە ئازانێ ینی ئەو پارەی کە کۆیەکەین و هەمووی بۆ ئێمەیە ینی لیترە گاز نزیکی 540 دیناری پێدەین بەڵام لە هەمان کاتە 30 دینارمان بۆ حسێ بکرێت یا 30 دینار و نیو ینی پوینت حسابمان لەگەڵاگا حکومەت ینی بەسیترین شکانی ئەمە لە دەفتەر کەمتر نییە. بەسیترین شکانی مۆلیدە ئێمە گەشەی ئێمە لەگەڵ حکومەت و گازەکەیە ئێمە کە لێرە مۆلیدەمان هەیە مۆلیدە ئیش پێگەین بۆ ماڵەکان حکومەت گازمان بۆ دابین ناکە. حکومەت کە گازمان بۆ دابین ناکە خەڵکیش و ئازانێ حکومەت گازەکەیە بە ئێمە لێرایە کە ئیشەکەن هیچمان بۆ نامێتەوە بێ پارەی گازەکە بین. خۆتان گازەکە لە بازاری ڕەشەکڕن؟ بەڵێ بە تاکید خۆمان گازەکە ێنین لە بازاری ڕەش حکومەت گازمان بۆ دابین ناکە. خەڵکیش هاوڵاتیان ژوو ئازان ئێمە گازەکە حکومەت ئەماناتێ ئێمە گازمان کە بۆ هێت گازێکمان بۆیە 535 دینار 540 دیناری پێین دەترێ. حکومەتیش کە ماگانە پێوەرەکەمان بۆی نەگات دابی نەگات ئەڵێ وەختی سەعرێت باتێ بە 30 دینار 38 نادایانێ. ینی بە تەقریبی ئەوە ماگانە بای چەندێک گازەکڕن بۆ مۆلیدەکان؟ تقریبی ماگانە لە 12 ملیۆن کەمتر گازمان بۆ ناژیرێ. ئەین پارەی 12 ملیۆن گاز ئین 12 ملیۆن 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 12 ملیۆ
ئەنجا گازە ئەبێ تەمە نێوژک خاونوەلدا بێ بۆ لە هاوڵاتیانی وەرگنەوە چونکە بارگەرانی لەسەر ئێوە لەسەر خەڵکیش باڵێ بە تاشید ئێمە کە لێرە ئیشەکەین ئەگەر لێرە ئیشەکەین و پاری گازەکە دەبرنەکەین و کابرای گازیش گازمان نایەتێ ئێمە کە ئەم گازە سەرفەکەین کابرا پارەمان لێ سەنێ ماگانە ئەگەر بێت و بگەینە دەی مانگ پاری گازەکەی نێنێ ئەویش ئەڵێ گاز نایم ناتوان چکو ئێمە مانگی داهات و گازی پێ نایە بۆ مانگی داهاتوو لە تاکو دەی مانگ ئەتوانی گازم بینێ دەی مانگ چکوم سەعرەکە سێ مانگ و چواری مانگ دەرەچێت کە دەرەچێت کابراش ئاگای لێ کە سەعرەکە دەرەچێت ئێمەش بێ پارەی بۆ دابینکەین جاری وا هەیە ئەچێ بۆ 13 ملیۆن گاز حکوومەت کە سعری با بڵین ئەمپێرەکان دیارریەکە ماگانە ینی حسابی ئەوە کات ئێوە بزانین زەرەکەن یا خازانجانی گوێ بۆ شتە حکوومەت گوێ بێمە نایە حکوومەت گوێ بەس بەوە هەوڵاتیان زەرە نەکە خۆی دیارریەکە بۆ خۆی سەعرەکە بۆ خۆی دیارریەکە عنی مافی ئەمەخوا جاری جاران گازەکەی ئەیە ئێمە گازەکەمان وەرەگرت دییان و بسوڵی ئاینێ بەڵام میسە بسوڵەشمان نادێ گازەکەشمان نادێ گازەکەش گران بووە ئێستا تەلەفۆنی بۆگەی کابرای گازاڵی دوو ڕۆشتر بۆ تێنم من ئەگە گازم لێ بڕێ حوڵات یەک تەلەفۆنکە بۆ دایرە هێت غرامەمان بۆگا لە گاز مەسترفی ترتان هەیە لەسەر مۆلیدەکانی ینی زیاد بکە لەسەر بە تەعشید مەستەفی چۆن مەستەفی مۆلیدەمان هەیە مەستەفی ڕۆڵمان هەیە ئێمە لێرە ئەم مۆلیدانە بە ئاویش ناکە بە ئاو ناکە ئێمە لێرە ڕۆنە گۆڕین مەسەفی ڕۆنمان هەیە مەسەفی ئەروە شکاندنمان هەیە هەر شکانێکی خەڵک هاوڵاتیان وازانە شکانێکی بە 200 تەواوە بێ هەر شکانێکی مۆلیدە کە ئەشکێت بەلایانی کەم و 15 وەرەقەی بۆ ئەوێ 15 وەرەقەی تێچێ بەلایانی کەمەوە بەسیترین شتی شکانەکەی 15 وەرەقەیە خەڵکی وازانێ بە 200 دەرەچ کێشەی ئێمە لە ڕووی گازەوە هاوڵاتی وازانێ حکوومەت گازەیە بە ئێمە گازمان بۆ دابینەکە بەڵام ئێمە لە بازاری ڕەش گازەکڕین خۆمانەی کڕین گاز ڕۆن هەموو مەسروفاتێک بۆکو جاران 2012 نەماوە حکوومەت گازمان بۆ دابین کات ئەگەر بێت و حکوومەت گاز بۆ ئێمە دابین کات ئەگەر 300 ساعتیش ئیشکەیت 11,000 لەسەر هاوڵاتی ناکەوێت زۆر کەمەکەەوە زۆر کەمەکەەوە گەرە و نیوی گازەکەشمان بۆ دابین کات ئێمە لە 11,000ەکە 5,000 کۆکەینەوە ئێوە داواتان کردووە حکوومەت جوابتان نەداتویان داواکارێکتان جێبەجێ نەکات ڕەفزی کردبێت ئێمە چەندها جار لە ڕێگەی کۆمەڵی مۆری داهلەکانەوە داوامان کردووە بەڵام حکوومەت ئەم گازە ئەگەڕێتەوە بۆ کوێ ئەگەڕێتەوە بۆ ینی بۆ حکوومەت بۆیە زۆر نایان بەدەم داواکارێکەمانەوە لە ڕووی گازەوە لە ڕووی دابینکردنی گازەوە لە ڕووی دابینکردنی سعریشەوەی ئێمە چەند جار داوامان کردو لەگەڵ هەولێر لەگەڵ دوهۆک 1 سعرمان بۆ دابینکەن بەڵام هەموو جارە لێرە جیاوازە لەگەڵ ئەوەی ئێمە چەندها جار داوامان کردو چەند کۆمەڵی مۆری داهلەکان چوونەتە لای وەزیری کارەبا جوابێکی وایان نایەوەتەوە پێمانە وتویانە چارەسەریەکەین و چارەسەریش نەکراوە تا ئێستا ئێمە ئەگەر بێت و وەکو هەولێر بێت هەم هاوڵات بەس کێشەیەکی وامان نییە بەسی تر گاز و مەسروف و هەموو شتێکی مۆلیدە عایدی خۆمانە ئێستا خەڵک وازانێت کە ئێوە لە سەریمان گازچن بۆ پارەی مۆلیدە وازانێت گازەکە حکوومەت پێتاندا ئایا حکوومەت هیچ گازێک بێەوەدا یەک قەترە گازیش نایە بێ ئەمە هەمووی لە حسابی خۆمانەکرین هەموو مەصرفی عایدی خۆمانە ماگانە چەندێک گازە پێویستە ینی بە مەصرف بیکەی بە پارە چەندێک پێویستە تاوەکو مانگێکی پێبڕێ وەڵاسە من مانگی 12 نزیکی 12,000 لیتر گازم تێکردووە مۆلیدەکەشم چووکە تقریبان 650 پێری فرۆشتنم هەیە ئەم 12,000 لیترە ئەبێتە چەندێک پارە 12,000 لیترەکە ئەگۆڕە سعرەکانە گۆڕێ سە گازم بۆ هاتووە بە 550 دینار بۆ هاتووە بە 500 دینار لەو سعرانەیە ئەگۆڕێ ئیتر لەواتێم فەسلە تۆزە ساتر بێ بڕاتە 540 ئیتر گازی لالازی تێکەڵاوەکەین لە مەولا بڵێن گازی ئێرانی تێکەڵاوەکەین لەگەڵەمە ئێرانەکە گرانترە سعری ئێرانەکە ڕاتە 600 و 500 ئەوانە وڵای ئێمە کێشە و گرفتمان تەنیا گازە لەم بینە بە ساڵانی 2012 و 13 و کاتانە گاز حکوومەت خۆی پێیای یان با بڵێن 150 بۆ گەڕانی تێوە کات ئیسفادەیەک دەکرد بەس بەڵام لێرە ئێستا گاز ئێمە لە بازاری ڕەشای کڕین ئەو گازێشی کڕی لیتری بە 530 دینار 540 دینار
لترێک نرخی لتری ئەوەیە لەمانەکە لەوانە چێ 30,000 لتر بۆ 40,000 لتر سرفکی ئەگەر زۆر زۆر گرانی ئەبێتە بارگرانی بۆ هاوڵاتی بەڵێ حتمما وایە و زۆر کەسیش کێشەوەی لەگەڵمانایەکە ئاڵێ سعرەکەی زۆرە و یعنی نرخی ئەمپێرە زۆر بەرز بۆتەوە لە حاڵەکاتێکە لە هاوی ناچێتە 15,000 و 18,000 بۆ خەڵکی ژەمە قورسە لەگەڵ ئێمەشە کە ئێمە ئەم سعرە دەرئەچێت لە دەسەڵاتی ئێمانە ئەگەر بێت و 250 دینار زیاو بکەین لەم بینەیە حکوومەت 1 ملیۆن غرامەمانەکە نرخیش خاوەنمەلیەتە دیاری ناکە حکوومەت و لایەنی پەیوەندیدار دیارەکە بەڵێ جگە لەوە باس لەوەکەن کەوا ئێوە هەندێک جار شوێنەکانتان پێ گوازنەوە مەصرفی بیناکردنەکەتانە بێتە زەرر بەڵێ بە تاکی دوایە حالیان شخصی خۆمان ئەم وەلیدەی ساحێکیەمان گواستۆتەوە لە دیوی ئەو دیبووین لەناو گەڕەکەکە بووین چواردەورمان ماڵ بوو چواردەوریژان پێڕی بەلاشمان نبوو بە با بڵێن چواردەورەکەمان بەس بار حاڵ پیان گواسینەوە ئیمزایان کۆ کردەوە لە مدەی ساڵێکە نزیکی 3 دەفتەر دلار زەرەریان لە ئێمەیە کردنەوەی بیناکە بوو مەصرفەکە شوێنیان پێگواسینەوە کێڤڵیشمان ئیزافەیاپی زۆر باشە کەواتە ئەوەی کە نرخی مۆلیدەکان بەرزە خاون مۆلیدەکان کە ماگانە پارەکۆکەنەوە نە ئێوە دیارریەکەن و مەسروفیشە بۆەوە چونکە گازەکە خۆتانێکردن قایمقامی سلێمانی دیارریەکە حکومت دیارریەکە شتەکە لە دەسەڵاتی ئێمانی بارگرانەکە پەیوەندی وەوە نییە هیچ پەیوەندیەکی بەسەر ئێمەوە نیە ئەوەی کە سعرە دەرئەچێ سەری مانان پسۆڵەیەکمانە نێ و بەپی ئەو سعرە کویەکەینەوە تقریبا بۆ 500 ساڵە ئەوەی من بزانم کە من خۆشم مشتەغیلم لەسەر ئەم مۆریدە ئاگام لێنەوە حکوومەت لیترێ گاز بە بەرامبەر بە پارەی خۆی بەرامبەر پارەی حکوومەت وەرگن ئللا بە خۆیان بە پارەی خۆیان بازاری ڕژەیکردن ئەراوەڵا بە چەندێکردن چەندێک گازیشان پێویستە وەڵاسم لەم مۆریدەی من تقریبا 550 مانگ هەیە تقریبا هینێکی پێویستە 90,000 لیتری بەس 90,000 لیترە چەند تقریبا چەندێک پارە وڵی وازم بە 550 بۆیە هێنە تو لە پرسیارم لێ کردو ئەم جار ئەم دوێنە پێری گازی بۆێنەوەم وتم ئەم جارە بە چەند بۆیە ناوتی 550 کەمی نییە وڵی ئەوان نازانم چەند دوێنەکە زۆر باشە واتە حکوومەت ئەگەر گاز بدا بە مۆلیدەکان یان نیوەی گازەکەشیان پێ بدا ئەتوانن نرخ لەسەر هاوڵاتی کەم بکەنەوە ئەگەر حکوومەت گاز بدە تاوانتوانێت کەمی کات چونکە سەحمۆلیەکە ئەومە پارە نادا بە گاز و زەرری لێ بکەوێت ئێستا حالن کە من ئەزانم ئەمە هینێکمان هەیە 400 ماڵم لەلایە 400 ماڵەکە 1400 ئەمپێرم هەیە لەم 1400 ئەمپێرە ئەوەی من ئاوا متاڵایەکەم و سیرەکەم شتێکی وای ئیسفادەی نیە بۆ سەحمۆلیەکە ئەو مانی 700,000 بە من لانی کەم مانی هینە بەرمی لێ ڕۆنی ئەوێ بڕێکی زۆر پارەدا بە گاز ئەمجا گازەکەی ئەراوەڕا وەکو عەرز دەکەم لیتری 550 لێ ئەسێن بەڵام زۆرێک لە هاوڵاتیان زۆرێک لە بەشدابووەوازان یەکسەر پارەکەمی قازانجە بۆ ئەرە بەخوا لەگەڵ زەلامە هینمان بووە مناقەشەمان بووە ئەیگو باسین ماگوت ئەیگو 7,000 بۆ من دوتم بەخۆ 7 ملیۆنی بۆ من دوتم خۆ جاخبرا مانی 4 ملیۆن ئەو پەڕی داهاتەکەی دیکە ئەیا بە ئێمە ئەی ئەم 7 ملیۆنی لەکوێ بۆ مێنێتەوە وەڵای بە هیچ شێوەیەک زیادە نەکراوە لەسەری و هاوکاریش یەک دەنگ نەکراوە یەک دەنگ هاوکاری نەکراونەوە جگە لە مەصرفی گاز مەصرفی تری لەسەر مۆلیدەکان وەڵی ڕۆنە و هەر ڕۆن و گازە ئیتر جاوایە لە شکانێکە ئەشکێت و پارەیری دۆوانێ ئێستا خەڵک وازانی کە ساحب مۆلیدەکان یان با بڵێ ئەو کەسانی کە ئێوە کە چن پارە وەرەگرن پارە کۆکەنەوە لە خەڵک وازان ئەوان پارەی زیادە خەنەسەری و پارێکی زۆر وەرەگرنیا هەندێکی وازانی هەمووی قازانجە بۆیەوە بەڵێ وەڵی وەستەکان خویێتەوە ماگانە خۆیان لێتەوە چەند ساعتیشکەی ماگانە و ماگە جەن ساعت دەگرن و دیارریەکان نرخەکەی چەنەکە هەر ئەم پێر هەر کۆمەڵی داکوکەری لە مۆریدا ماگانە دیان ئێتر دوای هەفتەیە دوورۆژ یێتەوە ینی ناتوانن هیچ نرخێکی زیادە وەرگای 250 بکەیتە سەری ئەوە غەرامە شەکری دەسەکەەوە بکەیت شتێکیەکەم بەڵێ ئارەوەڵە ئارەوەڵە باشە ئەگەر حکوومەت گاز بۆیەوە دابین بکە ئێوە توانێت ئەو نرخانە چی لێ بکەم وڵاتی وەڵایەوەش لای ماگانە خۆیان دەرەچەکە ساعتەکەی نەکەنێت لەوە ئەشێن ناشێنەوە خۆیان نەزانم مەبەستم نرخی گاز ئێستا ئێوە گاز لە بازاری ڕەشەکردن ئەگەر بێت و حکوومەت نیوەیەم گازتان بۆ دابین بکە ئەتوان نرخی مۆلیدەکان بێنە خوارەوەکە لە وڵاتی وەرەگرن لە پارەی ئەم پێرشت بڵین وەڵی ئەویان نازاخرەوەش هەر لەوە دەرەچێت ناتوانێت زیاد و کەم سەنی هەر ئەو کاتەکە ئەویاندا بڕیارەتر دەرەچێت عنیکە ئەوە کراوە نیوەی لە دەستی ئەوەنی هیچ شتێ دەزێمانێنەوە خاوەن ملیدەکان دەڵێن نزیکەی 4 بۆ 5 ساڵە حکوومەت هیچ جۆرە هاوکارێکی نەکردوون
یاخود گازی بۆ دابین نەکردوون لەبەرەوە ئەوان مەجبورن لە بازار بیکڕن کە لە بازار ئەیکڕن کولفەیەکی زۆر لە سەرمانەکەی ئەمانیش مەجبورن تێچۆکار لە هاوڵاتی وەربگرنەوە ئێمە بەردەوامە بین ئەوانە دوێنین بەڵامەتێنێن لای ناوبڕێک و وەگەڕێنەوە. لە دوای ناوبڕەکەوە سڵاوتان لێبێ ئەپرسین لە خاوەن مۆلیدەکان بزانین کێشە و گرفتی ئەوان لەگەڵ حکوومەت و لایەنی پەیوەندیدار چییە؟ ئایا بۆچی زۆرجار نرخی مۆلیدەکان هاوڵاتیان گلەی لەکەن کە نرخێکی بەرزە حکوومەت هاوکاری خاوەن مۆلیدەکان نەکات بەڵام خاوەن مۆلیدەکان هاوکاری خەڵک ناکەن ئەم پرسیارانە لە خاوەن مۆلیدەکان خوانەکەین بزانین کێشە و گرفتی ئەوان چییە ئێوەش بینەر بن حکوومەت چی پێویستە لەسەری بیکا بۆ ئێوەکو خاوەن مۆلیدە بۆی کاراسانی بۆ خەڵکیش بکەن حکوومەت بەس گازەکەی بۆ ئێمە دابین کرد هاوکاریکردن ئێمە لەسەر خەڵکیش کەمترەکەەوە بەس گازەمان بۆ دامیکە ئەو کاتە لەسەر ئەمپێرەوەی 12,000 بێت 8,000 چێتە 9,000 گشتی خەڵک وا تێگەیشتۆ کە ئێوەکو ساعە مۆلیدەکان حکوومەت بڕێک لە گازەکەتان پێدا 1 لیتر گازمان پێنادا 1 لیتر 5-6 ساڵیشە بێ حکوومەت 1 لیتر گازی پێناوین کە لە حاڵەکەتێکەمە گازە کڕین بۆ نوێژ حکوومەت چیەکە سعاتی ئەم مۆلیدە کە تۆی بینی سعاتی ئەم مۆلیدە کە ئیشەکە 39 نای تەبعی بۆی مەدانەوە حسابی باخەڵیەوە ناکە بە چەند کڕیوتانە عیلاقەی نییە بۆ ئەوە لێ منە خۆمە چم لە بازارە بزان لیتری گازەکە بچەنە ماغانە خۆی گەڕێ جەماعەتی قایم قامێت ئەو کاتە سعاتی ئەم مۆلیدەی شەکە بە 39 نای تەبعی شەکە سعاتی بە 39 دیناری تەبعی شەکە ئەم مۆلیدە سعاتێکە ئیشەکە بە 39 نای تەبعی شەکە یا زەربێکە ئێمە 3 ساعات کارەوەمانەوە 3 ساعات کارەباکە زەربی 39 نارێکە بزار چەرەکە تقریبا 12,000 11,000 نیوەکە 3 ساعات کارەوە دەین لە مانگە ئەمە هیچ زیانێک بۆیەوە دروستەکە خۆی مەسرف هەمووی لەسەر ئێمە حکوومەت یەکشت بۆ ئێمە دابین ناکە لە دوای هەموو شەی جاری وایە غرامە بووەکە لەسەر چی غرامەت یان سعاتێ بشکە یان 2 دقە دواکە یان جاری وایە تۆ شەشی بەیانی هەڵەتی جاری وایە خەبەر نابێتەوە تۆ سعاتایەک سعاتێکی شەو لێرەیت ئەڕێ تۆ بێ شەشی بەیانی بێ هەڵیکەیت تا 7:30 بەیانی ئالۆ حاڵەکەتە لەکە جاری وایە دواکەی غرام بووەکە واللهی حکوومەت چیمان بۆ بکە داوا لە حکوومەت دەکەین گازەکەمان بۆ دابین کات هەروە پێوەرەکەمان بۆ شتێک لێکا کە ئێمە زەیە نەکەین ئێمە کە ئەم ئیشاکەین بۆی دوود نائیسفا دەکەین 4 دانە مانگە 4 مانگ ئێمە دینارێکمان بۆ نەماوەتەوە 3 دانە مانگ ئێمە پارەی گیفانی خۆمان پارەی مشەقی لین خۆمان گیفانی خۆمان پارەی مشەقی لین ئێمە ماڵ و عایلەمان هەیە ناتوانین ئاوا بەردەوام بین ئەگە وا بڕات زۆر زەیە دەکەین ئێمە هەموو یەکەوێتەوە لەسەر تێچوو تێگەی چەندێکی تێچێ و چەندێک کۆکەیتەوە ئێمە هەتا زیاتری تێ بچێت تەبعا نەبێت زیاتر کۆ بکەیتەوە ئەگەر حکوومەت هاوکاری ئێمە بکات ئێمە هاوکاری خەڵکەکەین خۆی حکوومەت دایانێ سعرەکە ئێمە هیچ بە شێوە ئێمە تەنها چۆنڵی پارە کۆکەینەوە بەڵام خەڵک زۆروی وا تێگەیشتۆ کە حکوومەت بڕێک لە گازتان بۆ دابینەکە و هاوکاریتانەکە تقریبا لە 2015 یا 14 بیرم نایە دەمێکە ینی نازام چەند ساڵیژە بێت بەس بەلانی کەمە 5 ساڵە بێ ئێمە قەتێ گازمەوە نەگرێت لە حکوومەت جۆرە گازێک ئێمە لە بازار بۆ کەسێک گازەکەمان بێنەڵی باشترین گازمان ببێنێت باشترین گازیش گرانە ینی بۆ ئەوی نەیبەستێ خۆ دەزانی جاران حکوومەت گازی ئەدا گازەکە ئەی بەست من هەر لەو گاز بەستنانی زەری 2 دەفتەر دۆلارم لێکەوتووە زەرەری ئەو گازێکە ئەو گازێکە حکوومەت ئەینارد بۆ ئێمە ئەی بەست بە تەسویر و بە هەمووی ئێسش لامە ینی ئەڵێ ئەو ڕۆنی بایعیە ئەین کێشەکەی ئەمە ئەوەیە ئێوە حکوومەت چیتان بۆ بکە کە ئەتوانن کاراسانی بۆ خەڵک بکەن و نرخەکانتان کەمتر لە خەڵک وەرگن ئێمە ئەگەر حکوومەت وەکو وتم بێت بۆ نمونە ئەگەر مۆلیدەکەی من 300 ساعاتیش کات ئەگەر 30,000 لیتر گاز بخوات 500,000 لیترمان بۆ دابین کات 15,000 لیتر نیوەیمان بۆ دابین کات لە کەیت سەر دەرچوو 11,000 کۆکرێتەوە 5,000 کۆکرێتەوە 4,500 نارکۆکرێتەوە ئەو کاتە سەر کاریگەری ڕاستەوخۆیە بێ لەسەر کارەگەری ڕاستەوخۆی بێ هەم لەسەر من هەم لەسەر هاوڵاتی هەم بۆ من کاراسانیە چونکە زووتر پارەکە کۆکەمەوە زووتر هاوڵاتی پارەکایەت لەبەرەوەی پارەکەی سارێکی کەمە زووتر ئەڵێیم نەک بڵێ با چاوەڕێمە ئاشکەمیە هەفتەیەکی پێ بچین جا پارەکە بێنین لەو حاڵەتەیە حکوومەت تۆزێ زەرمەند دەبێت بۆیە ئەو ئیشە بۆ ئێمە ناکەوە جگە لە مەسروفی گاز مەسروفی چیترتان لەسەر ئەم باڵێ مۆلیدەکانتان ئێستا حکوومەت چووە چی کردووە حکوومەت قەت شەڕی خۆی ناکە شەڕی خۆی بە ئێمە و بە هاوڵاتیەکە بۆ نمونە مۆلیدەکەی من ئەگەر بێت و ئەم مانگە 10 وەرەقە 15 وەرەقەی تیا سەرفکەم ئیتر هیچ خێرەک نایاڵێتەوە
یعنی وای لێ کردووە چیە ئەو 15 وەرەقەیە بۆ نمونە مۆلیدەکەت عاتڵ بێت ئەبێ لە ماوەی 3 ساعات بچی مۆلیدەی کرێبێنی بە 150 دلار ینی 3 ساعات زیاتر لێ قوبڵ ناکەن دوایەوە ئەگەر نێنی خەرامەتەکە بە 500 دینار بە 500,000 دینار بۆ نمونە ئیتر مۆلیدەش ئاسنە عشکێت جاری وایە من شەو ئیشم پێ کردووە عیبینە و بەیانێ ساڵمیشم پێ کردووە ئیشی نەکردو ئەمە خۆی لە خۆیان کێشەیەکە بۆ بینی ئێمەش و بۆ هاوڵاتیش بارگرانی کە باسمان کرد هۆکارەکەی ئێوە نین لایەنی پەیوەندیدار هاوکار نییە لە دابینکردنی نانا لایەنی پەیوەندیدار وەکو پێویست هاوکار نەبوو لەگەڵ ئێمە ئەگەر بێت و هاوکار بێ ئێمەش و هاوڵاتیش سوودمەند دەبین و حکوومەتیش هەم سوودمەند دەبێت ئەم کێشە نامێنێ بەڵام ئێستا لە ڕووی دابینکردنی گازیشەوە حکوومەت کێشەکەی خسۆتە سەحای مۆلیدەکانەوە نەک بخاتە سەحای خۆی ئێوە لە مانگێک چەندێک ینی پارەتان پێویستە بۆ سەرفکردنی گاز ئێستا بە پێی سەعاتە بۆ نمونە دوو مۆلیدەی من هەردووکی 500 سەعاتی 130 لیتر گازە خۆن بە هەردووکیان ئەگەر بێت و 300 سەعاتیش گاز زۆربی 130 لیتریکە بزانە چەنەگەونە گازە خۆت تقریبان 10 تا 14 میلیۆنێک کێوە لەسەر بەڵێ بەڵێ بە تاکید وایە ئەگەر تۆ 2000 ئەمپێریشە هەبێت تۆ فەحسی ڕۆن مەسروفی ڕۆن تەوێت مەسروفی دوو مشەغیل تەوێت مەسروفی شکان تەوێت مەسروفی ئاو تەوێت ئەنی مەسروفاتی زۆر ئەوە نەبێ بڵێ ئەم پارەکە لە هاوڵاتی وەرەگری یەکسەر ئەیبێتەوانێ بۆ ماڵەوە زۆر وازانێ قازانجێکی زۆرەکەن خاوەن مۆلیدەکان یەکسەر حسابیەوەکەن بزانین چەند ئەمپێری داوە چەندێکە و وازان ئەو هەمووە هەروکو قازان جەمێنێتەوە بڕوا بگە خۆی سێمە کە سەری ماغانە گەڕین بۆ پارە کۆکردنەوە هاوڵاتی زۆرە و گرفتە هەنیاڵێ ئەمە ئێوە لەگەڵ حکوومەتا شەریکن بەڵام جاری وایە ئەگەر بێت و من پێم وتو وەرە کاکەی جاری وایە من زەرم بۆ تومە وەرە مانگە من حساباتەکە ئێمە دەست خۆ حساباتی خۆت حساباتی خۆت ئەوە نییە وەکو 2012 وا بوو 11 وا بوو 10 وا بوو لە سەرەتاوا بۆ حکوومەت گازی دابی نەکرد ئەو کاتە پارە پێشەکیش بوو ێستا پارە هەم بۆ بە پاشەکی هەم ئێستا سعاتی پێوەری زیرەکیان ئەم سعاتە زیرەکەیان داناوە تا ڕێیسی هەبێت نایخوێنێتەوە جاران وانە و جاران لە سلۆری شیشی پێ بکردایە سعاتەکەی خوێندەوە کێشە گازەکەیە گازەکە سێ بەشی ڕێکی ئیسفاد یعنی مۆلیدە ئەبات ئەو پارەی کە سعرەکە دەرئەچێ سێ بەشی ڕێکی ئەبات لەم بینە ئەگەر بێت و گاز لە 150 وەکو ساڵانی 2012 و 13 باسم کرد بۆمان بژێڕێتەوە ئەویان ئێمەش ئەتوانین بۆ ئەمپێری 12 بەس سەرێکی کەم بدا بە سەحمۆلیەکان سامۆلیش طبعاً خاتری ئەو خەڵقاگرێ ئەمجا حکوومەت خۆش مینەکە دانێت سەری کارەبا دانێت ئەومە سەعاتە چەند سەعات ڕۆشت بێ سەری مانگیە سەیرێکە بزان چەند ڕۆژۆ ئەچن ئەو لوزنە دانیشێ قایمقامێت و ئەنجومەنی محافظە و نوێنەری مۆلیدەکان ینی نرخی مانگانەی ئەمپێری مۆلیدەکان کە لە خەڵک وەرەگرن ساحب مۆلیدە داینانێت حکوومەت خۆی وەرگرین بە زیا 250 لە چێ بسێنین 500 سامۆلیەکە ئارەوەڵا کەواتە چ داواکارێکتان هەیە لە لایەنی پەیوەندیدار وەڵی لایەنی پەیوەنددار داوامان ئەوەیە یارمەتی ئەو ساحەمۆلیانە بدا گازامدات هەیە بەبێ ئەو سعرێکی گران بێت وەهێنش کارەبای ڕئیسی زیاکە مۆلیەکان کەمتری دەکەن لەسەر هاوڵاتی کەمترەکەوێت وەڵای حکوومەت هاوکاری هیچ ناکات جا بێدەسەڵاتترین پیشەی مۆلیدەیە لەگەڵ حکوومەتە حکوومەتی جاوکاریەکە ناکا هەموو ئیجراعاتێکێکی لەگەڵەکات هەموو یاسایەکە بەسەرا تەطبیقەکە بێ ئەوەی هیچ ئەمەنەی ئیسفادە و پێ بگەێنێ لە مەسرەفی گاز مەسرەفی تریش هەیە لە سەرتان بەڵێ ئێستا بۆ نمونە من هەر ئەم مانگە نۆزلەکانم مەستاوات بەخوا پێرە گۆڕیمە نۆزلم گۆڕیەوە جاری وایە واتەر پام پێشکێ جاری وایە فیلپان پێشکن جا بێ لەوەی خوابکە مەکینە و نەشکێ مەکینە و بشکێت بە 50 وەرەقە نەچاتە نابێت هەر بۆ نمونە ئەم مانگە من تاقمێ نۆزلم گۆڕیوە لە مۆلیدایتر مانگانە وردە مەسرەفە دەبێ بلاجێک توەرتە سووتێتر بێ ئەمە لەگە بڵێن هەر مەسرەفێ نەبێ کامێرە زووزووە سووتێ ئێوە بەگشتی قازانجێکی ئەوەنە زۆرتان بۆ نامێنێتەوە کە خەڵی بیرەوەڵە ئەم سێمانگەی لێ دەربچێت ئەم دوو سێمانگی کە تۆزە سزانە و ساردە ئەگینا بەهاروەوانە هیچ پارەی شەغیلەکەش دەرنانێتەوە
من پارەیم شەقیل جاریوا بوو لەسەر حسابی خۆمیاومە من نەوەڵا ئەمپێری کارەباکەی من زۆر کەمە. باشە داوەتان کردووە لە حکوومەت کە گازتان بۆ دابین کا و ئەو وەڵامتان نەداتەوە یان بەدەمتانەوەنێ؟ بەڵێ 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 ئێمە نوێنەرایەتیمان هەیە و سندیکامان هەیە زۆر داوایان کردووە و عریزیان تەقدیم کردووە و جاران هەمان بوو دەحمیانە کردین باش بوو بەزەوە تقریبان لە 2014 هەمیان بڕیوە. ئێستا گازەکە نییە بتاندات یاخود هەیە و بەڵام ناوی بیدا لە بازار ڕەشای فرۆشێتەوە گازەکە هەری خۆیانە لیان نەکڕینەوە هەری بازار ڕەشی حکوومەتە لێکردن هەری خۆیانە بەڵێ. ئاسانی نەکردن بۆی لە بەندەدانی گاز ئەو شتانی کە باسمان کرد بەمە ژواکە کە بارگرین لەسەر خەڵکو لەسەر ئێوەژوکو خاون مەلیدەکان دروست ئێمە پێم وتی تێچوو لەسەر خەڵکەکەی نەک لەسەر ئێمەش هێشتا بگرێ لەسەر ئێمە نییە چونکە بۆ لەسەر خەڵکەکەیە ئێمە ئەگەر هەچەنێک گاز گران بێت ئەکەوێتە سەر ئەمپێرەکە ئەگە گاز ئەرزان بێت ئەمپێرەکەش دابەس. حکومەت چی بکە بۆ ئێوە ئەتوانن کاراسانی بۆ خەڵکو بۆ نرخەکانی بڵێ ئەمپێری مۆلیدەکان حکومەت یەکەم ئەوەیە کە واز لە عینەکەش بێنە تێچووەکەش تەنها ئێمە کێشەی سەرمەحایلەمانێ لێرە ینی من حەوت مەحاویلەمەیە خەڵک ئەڵێ کاکە کاربام وەڵکەڵم کاکە گیان تەلەفۆن بۆ ئەوانەی کە لەسەروی منەوەن تەلەفۆنیان بۆکەم کە پەیوەندیان بە داری کارباوەیە ئەڵێ بە هیچ شێوەیەک سەرمەحاویلە نییە لە هەمان کاتا 5 مەحاویلەدایەوە من حەوت مەحاویلەمەیە یا جار 6 مەحاویلەدایەوە یەک مەحاویلە کارباڵێ نابێ کاربا بیت بەدەر لەوەش اینجا ئێمە حکومەت ئەگە گازمە بۆ دابین کا بە نرخێکی هەرزان ئێمەش مەجبوریشمانەوە بکات کە بە هەرزان کاربا بدەین ئێوە ئامادەن لە حکوومەتیش بکڕن بەس نرخەکەی تۆزێ هەرزان طبعا جاران بە 450 دینارەمان کڕی بەڵام ئێستا نزیکی 540 دینارە من ئەم ماگە نزیکی بای 16 میلیۆن گازم کڕیوە ئەگە ئەو بە 450 بماتێ نزیکی 14 میلیۆنەکە 2 میلیۆن بۆ مرفاقە لە ئەتوانێت 2 میلیۆنەکە بخاتەوە سەراوە بۆ خاون مەریدەکان جگە لە مەسروفی گاز چ مەسروفێکی ترتان لەسەر مەسروفی شکان یەکێکە لە قورستین یعنی مەسروفەکان بەسیترین شکانێ هەر وەستایەک بێت سەیری مۆلیدەکەت کە گەڵای دوو گەڵات لێسەنێ ینی کێشەکە ئەمەوێ بەسیترین شکانێ تاقمە ئینجەکتەر بای 30 وەرەقەیە قەت ساڵێک نابە ئینجەکتەر تاقمە ئینجەکتەرە گۆڕیت ینی ساڵێک بەسەر ناڕوە بێ ئینجەکتەر بگۆڕیت ئەگەر کێشەیەک دروست بێ کێشەکە لایەوە نیە و حکوومەت هاوکاریتان ناکات تا بتوان کاراسانی بۆ کارەبای ماڵان و نرخەکان حکوومەت یەک تەنە هاوکاری ئەمە ناکە حکوومەت هاوکاری ئەمە کە ئێمە توانین یو کاتە توای خۆی سەرەکەی داگرێت بەس ئێمە لە بەزای ڕەشە گازەکەکردین ئێمە بەس گازەکە کوشتنی ئێمە مای وایە بای 10 میلیۆن 12 میلیۆن نابەس گازەکرد ئێوە داواتان نەکردو حکوومەت بڕێک لەو گازتان بۆ دابین کە لایەنی کەم نیوەش بێ ڕۆبێکی بێ ئەو سابووی دابین نەکەین سەو ما دابین ناخ لە بازای بۆ ئێستا نرخیش بەرز بۆیە نرخی مۆی دەکانی سە بەرز بە ماغا 3 ساعتی شەکە 320 ساعتی شەکە لە مەسروفی مۆلیدەکەش کە بێژگەلەوە باس گازەکەی باسی گازەکەی مای وایە بای 15 میلیۆن 14 میلیۆن گازەکرد ئێمە لەکوێ بین لە هاوڵاتی وەرنەگریتەوە ئەبێ بە زەرە بۆێمە باوەڕکە ئێمە مای وایە بمە لە هاوینە جاری وایە بە چوارمانی لەواچی دیناری ئیسفادە نەکەین بەزەو خەڵکەوە نازانێت خەڵکەوە زایەکە پارە کۆکەینەوە هەمی بۆ خۆمانە ناماناتی ئێمە تێ ناگا وازانە کە پارە کۆکەینەوە هەمی بۆ خۆمانە شتیوانی ئێمە بەس ئێمە گازەکە یاعی لە 4 بەشە 3 بەشی گازەکەی بات بەس مەسروفی گازی بات تۆ ڕۆنت دەوێ مشەغیلی دەیە هەموو شتێک دێ یا ئیسە تۆ مشەغیلێک لیری ئێمای 600 زاری دێ ئەگەر ئیش نەکە ئیش کە تۆی پارەکەی بێتێ خۆمە ناکرێت ئیش نەکاوی پارەکە ولی کیفای خۆ بیتی ئەو حسابی ناگا لە من بچوە ساعتی لە دانیشتم هاوڵاتیان وازان ئێمە پارەکە خێنە گیفانمانەوە بەڵام نازانێ وەسلی گازەکان ئەگە بێنم پیشانت بم کە وەسلی گازەکانە پیشانمەم هەموو 3 ڕۆژ 5 ڕۆژ جارێ 2000 لتر گاز سەرفەکە کە سەرفیەکەین ئێمە هەر سعاتێک ئەم مۆلیدانێک ئێمە ئیشی بێکەین هەموو مۆلیدەکان هەر سعاتێک 40 لتر 50 لتر خوا باشە ئەم خدی قەینا سعاتێک 50 لتر خوا ئەمە
هین ناکرێت پارەی تێچە مەسرفە مەسرف ئێمە ئەنجاکو هاوڵاتیانی وازانێ ئێمە کارەبا کوژێت ئەوانە تەلەفۆنەکە بۆ دارێ هەیە وازانێ ئێمە لۆتین ئێمە لۆت نیە ئێمە کارەباکە ئیم بین عاتلی تێگەی ئەبێت تەلەفۆنەکەی بۆ دایرە دایرش ئەگەر هاوکاریمان نەکات هیچمان بۆ ناکرێت سەرەوەی حکوومەت هاوکاری نییە تاوەکو مۆلیدەکانیش بە باشی کارەبا بدەم بە خەڵکو و مەسرفیش کەم کرد نەوەڵە حکومەت بەس لایەن گرانی هاوڵاتیان لاگری ئەمە نییە ئێمە کە ئیشەکەین لێرەیە جاری وایە مانگ 13,000 12 نیم بۆ ئێمە داوانێ 500 نالی ئێمە خوا ئێمە گە 500 نارەمان لێ نەخوا تۆزە شتێک هەر شتێکمان بۆ مێنەوە هاوڵاتیەوە نازانێ هاوڵاتی وازانێ بە هەوا ئیشەکان دەیە بەڵام بە هەوایش ناکە ئەم مەسەفی ڕۆنی هەیە گازی هەیە فلتەری هەیە ئەو مەسەفانەی هەیە ئەوەی کە بینیتان ڕاوسەرنجی خاوەن مۆلیدەکان بوو ئەوان بەگشتی باسییان لەوە کرد کە مەسرفێکی زۆریان لەسەرەکەوێ بە تایبەتی مەسرفی گاز کە لە بازار ڕێژ ئەیکردن بە نرخێکی زۆر بەرز یاخۆت هەندێک جار کێشە و گرفت لە مۆلیدەکە دروستە بێت پارچەکانی تووشیشکانە بن بە نرخێکی زۆر بەرز یاخود ئەو کارمەندەی کە لە سەر مۆلیدەکە دایانێن ئەمانە هەمووی مەسرف و تێچوون حکوومەت هاوکاری ئەمان ناکات تاوەکو ئەمان کاراسانی بۆ نرخانە بکەن کە لە هاوڵاتی وەرەگرن لەبەرەوە داواکار بوون کە حکوومەت لانی کەم نرخی گاز یان گازێکیان بۆ دابین کە بە نرخێکی کەمتر لیان وەربگرێ تا ئەوانیش تێچوویان کەم بێ و کەمتر لە هاوڵاتی ئاسایی وەربگرن پامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورتان سپێرم خاتان.